سەڵاو بەڕێزانم کاتتان باش بەردامی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەن لە دەی مانگی ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختەی عراق بەڕێوە بچێت بوو ئەمەش ئامادەکاریەکان لەسەر ئاستی حکوومەت و پەرلەمان و کۆمسیۆن بەردەوامە هەرچەندە بەشێک لەلایەنە سیاسیەکان و هاوڵاتیان بەگومان بەوەی کە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت چونکە هەڵبژاردننی پێشوەختەی عراق بەرەنجامی ئەو ناڕەزایەتیانە بوو کە لە شەقامی عراقی کە یەکێک لە داواکاریەکان بەڕوونی ئەو بوو کە دەبێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت و جۆرێک لە حکومڕانی نوێ لە عراقدا بێتەکایەوە. ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە لە کاتی خۆیدا نەکرێت ئەمە دەکاتەوە بڵین کە جارێکی دیکە ناڕەزایەتی شەقام لە شەقامی عراقی دەست پێ دەکاتەوە هەڵوێستی کورد لەم نێوەندەدا چی دەبێت و بەشداریکردنی یاسایەکی نوێ بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پێوە بەڕێوە بچێت ئەمە دەکاتەوەی کە دەنگ و سەنگی کورد بەراورد بەڕابردوو کەم دەکات کورد چۆن دەتوانێت پارێزگایی لە دەنگەکانی خۆی بکات بابەتی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر بووجە و دوایین زانیاریەکان لەسەر ئەو بابەتە دەکەمە تەورێک و وەڵامی زیاتر لەگەڵ میوانەکەم کاک دانا شەیدەزا ئەندامی پەرلەمانی عراق وەردەگرن کاک دانا سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابیشان. ئەگەر پرسیارەکە بۆ شێوەیە بکەم ئێستا حتمەن گەرمترین بابەتی سیاسی لە عێراق بابەتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختەیە ئەمە هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت یاخود ئەمەش هەر وەکو شتەکانی دیکە لە عێراق چارەنووسی بەنا دیاری ماوەتەوە. دووبارە ڕێزم بۆ جەناب بۆ بینەرانتان فعلەنەوەی بەشی دووەمی قسەکەی جەنابەت زیاتر من بە ئاراستەیە ڕۆم کە ئەمەش دیسانەوە ماوەتەوە لەسەر هەلومەرجی ئەم چەند هەفتەی داهاتوو تقریبەن وەکو مەتەڵی لاتوە ینی لە بینی ئاونە ئایا هەڵبژاردن بکرێ یا نەکرێ زۆر ئاماژە هەیە وا پیشانەیە کە هەڵبژاردن نەکرێ و فشارێکیش هەیە بۆی کە هەڵبژاردن بکرێ بۆی لە بینی ئەمە نازانی کام ئەرگومنتە کام ئاماژانە سەرکەوتوترێ بێ طبعاً بە شێوەیەکی واقعی ئەگە سیرکەین زۆرێک لەو حیزبە سیاسیانەی کە ئێستا لە گۆڕەپانی عراقن بە تایبەتی حیزبەکانی ناوڕاست و خواروی عراق چکە لەلای ئێمە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئەو ڕێژەیە جێگیرە تا ڕادەیەک وە کێشەکان زیاتر تەبانەوەی کە ئاشکرایە ئەم هەڵبژاردننی پێشوەختە لەسەر دوای خۆپیشاندانەکانی مانگی دەی 2019 سەری هەڵا کە وای کرد وردە وردە بەرە ئاراستەی هەڵۆشانی حکوومەتی عادل عەبدولمەهدی و حکوومەتێکی کە و ئەم شتانەکە ڕوێ زیاتر لە شەقامی شیعی بوو واوەی کە داوای کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ زیاتر حزب شیعەکان بوون لەناو حزب شیعەکانیشە دوو حزبی سەرەکی با بڵێن سیاسەت و ڕێڕێوی گشتی حزب شیعەکانە بن بەڕێوانیش کوتلەی سایرون و فتح طبعاً لەم دوولایەنەیە ئێستاوە سایرون بایکۆتی کردو یعنی سەرکیترین هێز کە داوای هەڵبژاردننیە کرد و یاسای هەڵبژاردننیشی بەرەوە ئاراستێ برد ئەوە بەشدار نابێت هەڵبژاردن بۆ هۆکارانێک کە باسی کردو شانەوەی ئەم کوتلە و هێزە گەورانی عراق دەکاتەوەی کە ئەمە هەڵبژاردنە فعلەن لە کاتی خۆیان بەڕێوە نەچێت یاخود لایانی کەم بۆ سەروەخت و ماوەیەکی دیاریکرا و دوا بخرێت ئەمەی لێ دەخوێنرێتەوە جا منیسمەوە تاواکەم چەند هۆکارێکی کەژێت تەنها ئەوە نییە ئەوە یەکێک لەوانەیە کە هەندێک حزب بە تایبەتی کە ئەمە باسی کوتلەی سەدرەکەین ئەمە گاڵتە نیە ینی کوتلەی سەدری هەم بۆ خۆی پێگەیشی گەورەی جەماوەری هەیە و شەقامی بەدەستە و هەم گەورەترین حزبی شیعیە بۆیە لە ڕووی بابەتیەوە لە ڕووی واقعیەوە پاشەکشیەوە لە هەڵبژاردن یا بەشداری نەکردن لە هەڵبژاردن ئەگەر بەجددی بەشداری نەکە من تەسەڕم هەڵبژاردن ناکرێت ببێوان ئەمەیەک دووهەم سێ لایەنەکانی کێکە ئەو لایەنە تشرینەکانیان پێڵن ئەو خەڵکەی کە خۆپیشاندانیان کرد و داوای خۆ بڵێن هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن و گۆڕانکاریان کرد ئێستاوانە بەشێکی زۆریان بەشدار نابن بەشداران لەبەروی کاڵێن ناحەی ئەمنی مستەقر نییە ئەوانەی کە خوان پاڵاوتووە هەڕەشان لێکرێ ئەکوژرێن ئەرفێرێن کاکدانەوەڵامەکان بیر نەچێتەوە ئەم مبەڕیرەکی منطقیە یاخود ئەمە جۆرەکە لە بیان و هێنانەوە بۆ ئەوی کە نەچنە نێو هەڵبژاردنێکی لەم شێوەیە ینی ئەسڵی بابەتەکە چییە؟ نا بەتەکی دەم بەڕیانە هەیە ساتۆ بەڵێ کاندید هەیە هەڕەشێ لێکراوە هەیە ڕفێنراوە هەیە لە بەرامبەرەوە کاندیدی کە هەیە حیزبی کە بە پارە خەڵگەکڕێ پارە تەوزیعەکە لایانی کە هەیە دەسەڵات و هێزی بەدەسەوە ئەوەی کە دەسەڵات و هێزی بەدەسەوە نیە بۆیە هەندێک لەوانە کە داواکەن دەڵێنە بێ ئێمە منافەسەیەکی ڕوون هەبێ منافەسەیەکی عادلانە هەبێ دادپەروەری هەبێ ناکرێت کەسێکی سەڵت هاوڵاتیەک ڕۆژنامەنووسێک چالاکوانێک بەرامبەر کەسێکی بەهێز لە حیزبێکا کە بە چەک و پارە پشگیری کرابێ ئەمە دادپەروەریتیانە بەتەکی دە منەظەمترە و هێزی زیاترە و فشاری زیاترە
ئەمە هۆکارێکی هی و خەڵکانێکە هۆکاری واقعیەوەیە کە ئێستا باسمان کرد مەسەلەی هەتا ئێستا نەحی ئەمنی تاو نییە مەسەلەن لاجئەکانی کە ئەوانەی کە ئاوارە بوون لە شوێنەکانی کە مەنتیقە سوونەکان تا ئێستا نەچونەتە شوێنی خۆیان شوێنەکانیان چاک نەکراوەتەوە ململانەی گەورە هەیە لە ناو حزبە شیعەکانە لەسەروی کە ئەم بە پرسیارە و بە پرسیارە تاونەوە هۆکاری سەرەکی بوو کە سەدرەکان انسیحابیان کردیان بەشداری ناکەن لوتیان هەرچی شکستی ئەم فترەیە خەریکای خێنەستۆی ئێمە بۆیە ئەو هۆکارانە هەیە کە وا بکە هەڵبژاردن دوا بخرێت ئەو دەنگ و سەدا و ڕەنگەی کە باز لەوە دەکات کە ئەو هەڵبژاردنە دەبێت دوا بخرێت لە ئاستێکدا لە حەجمێکە بتوانێت فعلەن یعنی سەرکەوتوبێ بەسەر ئەو دەنگەی کە باز لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە دەکات ئەگەر فعلەن نیەتی جددی هەبێ بە تایبەتی لەلایەن سەدرەکان بەشدار نەبن من تەسەوڕەکەم حیزبی کەش بەدوایەت هەڵبژاردن ناڕوا بڕێەوە ئەگەر سەدرەکان بەشدار نەبن چکە فەراغێکی گەورەی سیاسی دروست دەبێ ئەزمەی سیاسی دروست دەبێ حکومەت چۆر پێگەێرە بەبێ سەدرەکان یانی ئەمە هەویشتی زۆری لەڵێ بەڵام سەدرەکان چۆتە باری جێبەجێکردنەوە قبول کراوە لەلایەن کۆمسیۆنەوە چونکە ئەو وادەیە کە یعنی ئەوان پاشەکشەی خۆیان لە هەڵبژاردنەکە پێ ڕاگەیان لە دوای ئەو ماوەیە بوو کە کۆمسیۆن بۆ پاشەکشەی هەر قوارێک دیاری کردبوو تا ئێستا بە ڕسمی داوای نەکردو ئەوان بەس توان سەر بەخۆیەک لایەنە بەشدار نەکەن توانن ئەلانی کەن کێمە کاندیدەکانمان بەشداری ناکە و وازمایەنەوە و تر ناوی لە لیستەکاوێ بەس خراپ ناشکێتەوە بۆ بابەتی حکومڕانی ئەمە گرفت دروست ناکات لەوەی کە بۆ نمونە بابەتی خۆپیشاندانەکان ئاڵۆزی شەقام کە لە ڕابردووە بوو دووبارە دەست پێ بکاتەوە با ئێستا خۆ پرسیارێکی ینی پرسیارێک کراوە لە کوتە سەدرەکان یا پێیانڵێن ئێوە بزوێنەری ئەو خۆپیشاندانە بوون و پاڵپشتی و خۆپیشاندانە نەبوون لە سەرەتایانە دواییە و بزوێنەری ئەم یاسایە بوون و کاریگەری تاوتانە بوو لەسەر ئەم یاسای هەڵبژاردننی کە بە بازنەی بچووک و تاکە کەسی بێ ئێستا خۆشتان دەتانویست بە هەڵبژاردننی پێشوەختە و فشارتان نەکرد ئێستا خۆتان لەم هەڵبژاردنیانە دواوە کەواتەوە پشتی تشینەکانیشتان نارزەوە خەڵکێکی داوای گۆڕانکاریەکە گۆڕانکاری تۆ لە هەڵبژاردن زیاتر بەدیلە نییە کاکدانەشڕ ناکرێت داوای سەدرەکانەوەشی لە دەخوێنرێتەوە کە بۆ نمونە ینی نادڵنیایی و جۆرێک لەوەی هەیە کە ئەم هەڵبژاردنە بە سوود و قازانجی کوتلەی سەدری نشکێتەوە بەوەی کە هەندێک لەو کاندیدانی کە ئەمان کاندیدیان کردەوەی کە زانیاری بێ و بە من گەشتووە بەشێکانی راپۆرتی ئەوان داوا بە مقتەدا سەدرکە لەناو خەڵکدا مەقبول نین یا خۆلایانی کەم ترسیان لە دەستدانی ئەو پێکە جەماوەری هەیە کە پێشتر سەدر وەک لایەنێکی حکومڕانی لە عێراقدایی بووە جاوی جەنات باسیەکەی ئەمە بە گشتی باسی دواکەوتنی هەڵبژاردنمانە کرد و هۆکارەکانی بەڵام ئەگە بیتە سەر مەسلەی هۆکارەکانی سەدرەکان طبعاً دووسێ هۆکار هەیە کە ڕوونە یەکیان ئەوەیە ئەوەی کە خوێنمانەتەوە یەکێکیان ئەوەیە کە هەڵمەتێکی گەورە هەیە لەسەر کوتلەی سەدری کە ئەو سووتانی خەستەخان و برچەقانەوەکان ئەوانە هەموو ئەچێتە ئەستۆی سەدرەکان لەبەروی وەزیری کارەبا و وەزیری تەندروستی نزیکە لە سەدرەکان ئەم ململانە سیاسیانە بۆیە واکەن کە شکست بخەنە ئەستۆ ئێوان بڵێنەوە ئێوە بەپرسن لە سووتانی خەستەخانەکان وەزیرەکەتان بپرسێت چاکسازی نەکردووە خەڵک سوتاوە خەڵک بۆ بە قوربانی خەستەخانەکانە پێوانە بن لە بواری کارەبایە خەڵک کارەبای نیاڵێن وەزیرەکەیەوە بەس پرسە ئەمە حملەیەکە شەڕێکی انتخابی زووە ئەعلانی شەڕکراوە شەڕی انتخابی ئەمە یەک لە هۆکارەکان هۆکاری کاوەیە کە فعلەن ینی هەست کراوە بۆی کە دراستێکی مەکینەی هەڵبژاردننی سەدرەکان کراوە ئەو پێشبینی لە بەرچاویانە ناگاتە ئەو ژمارێکی ئەوان تەوقعەکەن ڕوونە خاڵی سێهەم ئەوەیە هەندێک وڵات هەیە جا وڵاتی ئیقلیمی یا دەرەوەی ئیقلیمی لەوانەیە قبوڵی نەکەن سەدرەکان حکومەت وەرگرن و ئەوان بن بە حیزبی سەرەکی و با بڵێن حکومەتی داهاتوو ئەوان سەرۆکایەتی بکەن و کابینە دروستکەن ئەم سێ هۆکارە لای سەدرەکان وازح بوو لە بەرچاویان نابوو بۆیە ئەو خیتابێک هەیە مقتەدا سەدر خیتابێکی واقعیانە بوو کە باسی ئەوەی کرد ئێمە لەسەر دەسەڵات وڵات ناسووتێنین فەرمو دەسەڵاتەکە بۆی و خەڵک بەجێ بێڵن یعنی قسەکەی خوێنەوەی واقعی هەبوو بۆم بابەتانە ئەمە کاریگەری هەبوو لەسەر شەقامی عراقی وجانە سیاسەکان طبعاً کاریگەری شتێکە بۆ نمونە بۆ بجەڕمەوە پێشەوەی کە سەدرەکان یا مقتەدا سەدر داوای ئەمە بکە یا پاشەکشە بکە لە بەشداریکردن نەک لە هەڵبژاردن چکە پاشەکشێڵی خودی هەڵبژاردن ئەمە کێشەی گەورەیە مانێت تۆ اعتراف عملی سیاسی ناکەی بەڵام بەشداری نەکردن بایکۆتکردن ئەمە حەقێکی سیاسیە پێشەوەی ئەوە بکە لایەنەکانی زۆر لە لایەنە سیاسی شیعەکانی کە داوای ئەوانە کرد کە هەڵبژاردن بەم یاسایە خراپە و دەراوشتی سلبیە بێت
وەزی ئەمنی و وەزی اقتصادی وەزی جەماوەری مستعد نییە پێویستە دراسەتی باشتر بکرێ یعنی ژێر بەژێر داوایەنەکە هەڵبژاردن دوا بخرێ لە دوایەوە ئێسامان زۆر گەرمترن لە سەرۆکی هەڵبژاردن بکرێت تەنانەت کەوتونەوەی هەڕەشە بکەن ئەگە هەڵبژاردن نەکرێ وەزع خراپە بێ باڕاستێکی خراپ بڕە ئەوش بۆ ئیسفادە لە بۆشی نەبوونی هێزە سەدرەکانە کە ئەگەر ئەوان بەشداری نەکەن بە تاکید خۆ شوێنەکانە بە بەتاڵی نامێنێتەوە چێ دەنگی زۆریانە بە پێواتە کاکجانە منە وەڵامەکانی بەڕێز ئەوە تێگەشتم یعنی بۆ نمونە ئەو داوای و ئەو دەنگەی کە لایانی سەدری هەڵی بڕێ بۆ نەکردنی هەڵبژاردنە ئەمە بۆ خۆی بەشێکە لە خواستی لایەنەکانی دیکەش بەڵام ناوێرن لە ترسی شەقام ئەمە بڵێن مەبەست کام خواست بەڵێ ئێستا معادلەکە من وتم گۆڕاوە لە دوایەوەی کە سەدرەکان بایکۆتیان کردووە ئەوە نانوێت سوود لەو بۆشایەوە بن کە سەدرەکان هێنا ئەو کورسیانەی کە سەدر لە هەندێک دایرەوەری گرتە کە ئەو بەشداری نەکە ئۆتۆماتیکیەوەی دوایەوە سەرەکەوێت زیاتر بەرەو حەزب تەقلیدیەکان نەکەوێت لەوانەیە قسمێکی بچێت بۆ خەڵکی سەر بەخۆ بەڵام بۆ ئەوان هەر باشترە ڕێژەیەک زیاکەن بەمانوێت سوود لە وەرگرن ئەجینا بەگشتی تۆگە سێریکی بەگشتی سێری مەنزومەکە بکەی ڕاستەکەی زۆر حەزبەیەکە ئێستا بانگەشە یان هەوڵی هەڵبژاردنەیە لە پشتی پەردەوە نایانێ هەڵبژارم کرێ بۆ کەسێک کە ئێستا مەسەلەن پۆستێکی باڵای هەیە ئێتە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی حکوومەتە سەرۆکی کێیە بۆ ئێستا بچێت هەڵبژاردنێکەوە مەسەلەن ناتزانێت ئەبێتەوە بەو پۆستە حیزبەکەی چێتەوە پێشەوە یان نا بۆ تەسحێ بیا با سێ مانگەکە تاخیری کا بتوانێت پێگێکی بەهێزتر بخۆی کاکدانە ینی ئەم بەرچاو ناڕوونیە بۆ نمونە چی دروستی کردووە یاسای هەڵبژاردن ئەمەی دروست کردووە یاخود فعلەن هەر جەوی دۆخی سیاسی عێراق مولائیم نییە بۆ ئەوی کە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بەڕێوە بچێت باشترین بەڵگەشت بۆ ئەمە بوو کە چەند جارێک یانی ئەم هەڵبژاردنە دواخرا وڵای ڕاستی پێ بڵێم یاسای هەڵبژاردنەکە ئێستا هەموو لایەنەکان گلیان لەسەر هەموو لایەنەکان قەناعەتیانە من تەوەقوعەکەم ئەگەر هەڵبژاردن نەکرێ لە دوایەوە چەند مانگێک تاخیرە بێ ئەم یاسایە دووبارە چاکسازی تیاکرێت و گۆڕانکاری تیاکرێت چکە ئەم یاسایە نەبەدلی خۆپیشاندەرانە نەبەدلی حیزبەکانیشە و نەبەدلی خەڵکی عێراقی بەڵام خۆ دوجار لە پەرلەمان یانی ئەم یاسایە دەرکراوە بە کۆی دەنگ لایەنەکان هەمیان متەفقن بە جۆرێک لە جۆرەکان ئەو زیاتر فشار و کاریگەری و دەسوپەنجەی سەرۆکی پەرلەمان کوت لە سەدرەکان و هەندێک کوتلێکی هەبوو کە دراسەتی قوڵیان نەبوو لەسەرەوە جنا ئێمە وەکو خۆمان کە ئێستا بەشداریشین لە هەڵبژاردنەوە کاندید جمشمانەوە خەریتی هەڵبژاردنیشمان بۆ مەدانەوە بەڵام لەگەڵ خودی یاساکان نەبووینەوە زۆر داوامان کردووە کە نەکرێت لە ئەعلامە و تومانە لە ناوپەرلەمان تومانە کە ئێمە لەسەر لەگەڵ ئەم یاسایانین بۆ لەگەڵ یاسایانە بووین ئەگەر بۆ نمونە ئەم یاسای کە کوردەکانی چییە جا ئێمە گەر بچینە ناو وردەکاری یاساکەەوە ئەمە زۆری پێش بەڵام بە شێوەیەکی گشتی باسی باشە تاوان ئەمە دژی دەستورە بە شێوەیەکی تێگەشتنی ینی فەلسەفی دژی دەستورە نەک بە شێوەیەکی واقعی بۆ دەستورە لێ هەموو کەسێک کاندیدێک نوێنەری 100,000 عێراقیە وانە باشە معنای پەرلەمانی عێراق نوێنەرایەتی خەڵکی عێراقەکە ئەو نوێنەرایەتیە بەو شێوەی ئەم بازنانە لەبار براوە تۆ بازنە وا لێ کردووە مجموعەیە قەزا و ناحیە و گوند و هەندێک گەڕێک لە شارەکان جیا کردوتە کروتە بازنە ئەمە وای کردووە کە ململانەکان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی نیشتیمانی نییە ململانەکان لەسەر ئاستی لۆکاڵیە ئەمە بۆ خۆی دژی دەستورە ئەنی تۆ ئەمە محتەمەلە باش بێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بتوانانی لەو پارێزگایە نوێنەری قەزا و ناحیەکانە هەبێ لە ناو مەجلیسیا بۆی خزمەتکە بەڵام بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تۆ بێ نوێنەری پارێزگاکانە هەبێ کە بچن لێ دروستیکن ناکرێت تۆ پارێزگا لە توپەتکی ئەوە ئەنجومەنی پارێزگا هەیە بۆ توانی ئەو یاسای بەڕێخەی لەسەر قەزای و ناحیەکان دابش بوونێکی تیاابێ بازنەکان بێ بەڵام تۆ بێ نوێنەری عێراق هەبێ ینی لەناو ئەم پرۆسەیە مەسائلی بە تایبەتی لە ناوڕاستی و خواری عێراق مەسائلی عەشایری و دەستێوەردان و حزبی زۆر زۆر چڕ و پڕ و زاڵ بووە کەوای کردووە ئێستا عشیرەت خەڵک دەرەچێت کەمە ململانەی سیاسی گەورە دروست دەکات لە پەرلەمانە تەفاهم دروست ناکە چینێک دروست دەبنەچنە پەرلەمانەوە ڕاستە حیزبە تەقلیدیەکان نمونانە بێ بەڵام چینێک نوێنەر دەچێتە پەرلەمانەوە کە هیچیان تەواصولێکی اجتیماعی و فەلسەفی و عەقایدی و سیاسیان نییە بێکەوە کە هەرێکە لە هەوایەکی سیاسی ئەڕوا هەرێکە بۆ سنوورێکی معەن و نوێنەری خەڵکێکی معەنە ئەم لانەیە ئەفم کێوا کات کە تۆ زۆر قورسە بێ ئەسڵەن پێگەنانی حکومەت ئەمە لایەنێک ئەم یاسایە ئێمە سێریکەین ینی
لە ڕووی ئەرزی واقعەوە جێبەجێکردنی قورسە ینی تۆ ئەو بازنانە بەم شێوەی ڕاست ئێسا دابەشبوونەکە هەبووە بەڵام دابەشبوونێکە زۆر بە پەلەپروسکێ دروستکراوە کە ناحەقی زۆریتە ینی لەگەڵ ئەو یاسایە ناگونجێ ینی شوێن هەیە نفوسەکەی دوۆنێ نفوزێکی هەیە چەند بازنێکیان بۆ دانەوە شوێن هەیە ژمارەی کاندیدەکانیان بە پێی ئەو پێوەرە نییە کە مەسەلەن سێ پیا و ئافرەتێک بێ هەیە دوو کاندیدە سێ کاندیدە کەم کورتی تایە لە یاسایە بەڵام بە پەڵەپروسکە دەرکرا و چاڕێوەن کە بزانین بەرە خاڵی ئەخیریشکە بن بەس مۆڵەتم بێ ئەمەش گرنگە ئەمە ژارنا یا ئەم یاسایە بۆ ئەکرا بۆی کە خەڵکی تەکنۆقرات و سربەخۆ و ناحزبی و چالاکوانی مەدەنی ئەوانە بێنە پێشۆنیە بەڵام پێچوانەیەوە ئەسڵەن گەورەترین زەربە بێت حیزبی بچووک و خەڵکی بێ حزبی و بێلانەکە من هەر پرسیارەکەم ڕێک ئەو وەڵامی بەڕێزت بوو بۆ نمونە ئەم یاسا نوێیی هەڵبژاردن لانی کەم بۆ ئەو بووکە بابەتی خێڵ و عەشەتگەری و بابەتی سیاسی لە عێراقدا وەلا بندێت و ئەوەی کە حسابی بکرێ دەنگدەر و هاوڵاتی بێ لەسەر ئەم بنەمای یعنی پرۆسەکە بەڕێوە بچێت فعلەن ینی ئەمە بۆ خراپە ئەگەر وا بێت بۆ هۆی کە ئێستا بۆ جەنابتم باس کرد ینی ئەگەر تۆ با نمونە بۆ بێت دەتوانێت ئەمە ینی ئەم ئاماژە پێکێ نەخێر بەعکسەوەیە منەڵێم ئەوانەی کە گەورەترین زەربە بەس بەر حیزبی بچووک خەڵکی تەکنۆقرات خەڵکی سەربەخۆ چالاکوان بەرەوە ناکەوێت با نمونەکە پێ بڵێم ئەگەر لە سنووری پارێزگای سلێمانی کە ئێساکراوە 5 بازنە تۆ کەسێکە هەبێ لە ناو شاری سلێمانی لە شوێنێکی معەنە خۆی کاندید کردووە ئەو کەسە کەسێکی حزبی نییە چالاکوانەکە کەسێکی ناسراوە ئەو کەسە شانسی دەرچوونی هەیە گە سلێمانی یەک پارێزگای سلێمانی یەک باز نەبێ محتەمەلە دەنگێک لە هەڵەبجە بێنێ دەنگە لە شارە زوور لە گەرمیان لە ئیدارەی ڕاپەڕین قەڵات جێڕانەیە هەندێک دەنگ لە چۆمچۆماڵ لە دوکان لە سلێمانی دوو بازنەیە لە بازنەکەی کە لە فلان گەڕک و فلان گەڕک لە شارباژێرە لە هەر شوێنێکە ئەتوانێت دەنگێک و کاتە بتوانێت دەرچێت بەڵام کە تۆ ئەمانە و دابش کردبووە چەند بازنێک ئەم کەسە تەنها دەنگی ئەو بازنەیە دەنگێکی محەددە دێنێ دەنگەکانی کەی فەوتاوە ئەڕوات بەڵام کەسێکی منەظەمی حیزبی ئەوەی نییە لەو بازنەیە فلان کەس کاندیدی فلان حزبە ئیعازیان بە حزبەکە هەر خۆی کاندیدی حزبێ دەنگێکی منەظەمی بۆڕە دەرەچێت معنای ئەو چالاکوانە کە لەوانە شارەزاتر و مستحقتر بێ دەرناچێت بۆی دەنگەکانی بۆ کۆ ناگرێتەوە ئەمە یەک دووهەمیان تۆ سیرکە عنی لەسەر ئاستی پارێزگایەک ئەوەی کە ئێستا دراست کراوە نوێنەری هەر پارێزگای کە دەرەچێ بەهۆی ئەم دابەشبوونە نابێت بە نوێنەری هەموو خەڵکەکە ئەبێ بە نوێنەری ئەو چەنگەڕەکەیە ئەو قەزای ئەو ناحەیە کە بەڕاستی ئەمە کاریگەری سیل بێت دو ڕۆژێ بینین لەسەر بەڕێوەچوونی ئیشی پەرلەمانی و چۆنێتی تەواصل لەگەڵ خەڵکا و بە پرسیارەتی و هەستکردن بۆی کە تۆ بە پرسی بەرامبەر ئەمە بە دیوێکی تردا ئاستی لێپرسینەوە خێراتر ناکات لەو کاندیدێک کە بۆ نمونە کاندیدێک لە ناوچە و ناحێ و قەزایەکی دیاریکرا خۆی کاندید دەکات دەبێت بە ئەندامی پەرلەمانی عێراق ئەمە ڕوونە یعنی سبەینی ئەگەر ئەم کاندیدە هەڵەیەکی کریا خۆت ئەدای خۆی بەباشی نەگەیاند بەجێ ئەمە ناکاتەوەی کە هاوڵاتی بتوانێت ئاسانتر دەستی پێ بکات لێپرسینەوەی لەگەڵدا بکات ینی گرفتەکان دیار من بەعکسەوەی لەم ئێمە لە پارێزگای سلێمانی هەر بۆ نمونە 18 ئەندامی پەرلەمانیان 18 کورسی پەرلەمانیمان هەیە هەنی 18 ئەندام پەرلەمان دیارە مشکلە نیە هەرێک و چەند کەسێک و حیزبێکی جیاوازن بەڵام دوجار هەومان نوێنەری پارێزگای سلێمانی تۆ بابەتێکی پەیوەست بە پارێزگای سلێمانیت هەبێ 18 کەس بچێت هەوڵی بۆ بە یان دابش بێت تەنها خەڵکی ئەو منتیقەیە گریمان لە سنووری ئیدارەی گەرمیان شتێک بابەتێک کێشەیەک دروستە بیان پێداویستێک دروستە بێ چوار کەسی سنووری گەرمیان شەڕی بۆ بکاوە خۆی بە پرسیار بزانێ یان هەموو 18 ئەندامەکەی کە نوێنەری پارێزگای سلێمانین مەسلەی تەندروستیەکان کە لە با بڵێن وەختی کۆرۆنا و کێشەکان هەبوو ئێمە هەموو 18 ئەندامەکە هەوڵمانەیە هەندێک کێشە لە سلێمانی چارەسەرکەین هەندێک داو دەروان هەندێک جیهاز وشت پێ گوێمە نایە بۆ سنوورێکە بۆ هەڵەبجا هات بۆ ئیدارەی ڕاپەڕینەوە هێمان خۆمان بە نوێنەریوان نەزانین لەبەر کارتان نەکرد بەتاکی تۆ نوێنەری هەمویانی لە هەموو شوێنەکانەوە دەنگە بواتوە وانە بە پرسیارەتیە بەڵام کە تۆ چڕ کردو لە شوێنێک هەستێکی بازنێکی سلێمانی چەنگەڕێکی سلێمانی خۆت بە پرسیێزانی خۆ بۆ مەژوڵەکەی هەڵی خۆم لە گەرمیان و لە فلان شوێن لە فلان شوێن دەنگم نێنەوە یا دەنگیان ناومەتێ من نوێنەریەوەم ئەوە ئاوا چڕ و بچووکەکات اونجامە لە جنوبی عێراق لە خواروی عێراق ئەبێ بە مەسایلی عشایری تەنانەت نەک تەنانەت منتیقەیش یعنی ئەگەر تۆ بڵی لێرە کابراست نوێنەری سنووری گەرمیانە لێوە نابێ بە سنوورەکەش ئەبێ بە سنووری ئەو عشیرەتە ئیش بەس بۆ عشیرەتاکە ئەکرێتە بە پرسیارەتیەوە کەواتە کاردانە ئەوەی کراوە لە نەزانی بۆ یاخود بە مەبەست ئەم یاسایە دەرکراوە کامیانە وەڵامە دروست نەبووە
دراستەکەش پەلەپرسکی پێکەوتووە ئەمە پێویستی بە کاتی زیاتر بوو وردبینی بکرێتیایە تەنانەتەوە ئامارەی لەسەری دانراوە ئاماری 2010 ینی ئەبدێتی ئامارەکانیش نەکراوە ئەگەر ئەم هەڵبژاردنە بەم یاسایە بڕۆ من حتا ڕۆژێک لە سەرۆکی پەرلەمانە پرسییا فشوگێتم جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە بە ئاماری 2010 قساکە ئێمە 2020 هەڵبژارد نەکرێت ێ باشە ئێستا لەوانەیە هەر لە سنووری سلێمانی 100,000 دەنگ یا 50,000 دەنگ زای کردێ ئەوانەیە ئەگە گریمان لە سنووری قەزایەکە ئەو قەزایە خۆی 50,000 دەنگی هەیە ئێستا تۆ چی 6,000 دەنگێنێ و 10,000 بەزیای ینی بۆ شۆڕ ڕزیای ینی باشە کاکدانا بابەتێکی دیکەوەی پەیوەندی بە کوردەوە هەیە بۆ نمونە ئێستا تقریبان 60 کورسی پەرلەمانی هەیە کە ینی تایبەتە بە کورد ئەم یاسایە ینی بەدیوە باشەکەی بەدیوە خراپەکەی چی قازانج و سوودێکی بۆ کورد هەیە ینی کورد دەتوانێت بەم یاسایە لانی کەم ئەگەر دەنگەکانی زیاد نەکا بچێتەوە هەمان قەبار و حەجمی پێشووتر کە هی بووە ئەمە لە سنووری هەرێمی کوردستانە کێشەمان نابێ ئەو کورسی پەرلەمانیان دەرەچی هەمووی کووردە ئەین لە هەرێمی کوردستان کێشە نابێ بەڵام بەڕاستی لە سنووری مادەی 140 یان دەرەوەی ینی سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بڵێن سنوورە کوردستانەکان لە منتیقەی مووسڵ و کەرکووک و دیالەوە منتیقانە و تکریت و ئانەش کە نوێنەری کوردیتە حتا نابەغاش بە تاکی دێمە زەربەمان بەرەکەوێکە لەسەر ئاستی حیزبەکانی شەر کێشە نابێ ینی بۆ نمونە ئەو دەنگانی کە حیزبێک پێشووتر هەی بووە هەمان ڕێژۆ هەمان دەنگ دەهێنێتەوە ینی لایانی کەم یان هەر بۆ لایەنەتەوەیەکە ئەوەی کە پەیوەندی بە دەنگ و سنگی کوردەوە هەیە ڕاستە ئەوەش کەوتوتە سەر ئەو باوڵێن سیستەمی هەڵبژاردن و بازنانە ئێمە لە منتیقی کەرکووکە کاتێک 6 یان 8 کورسی پەرلەمانیمان هەبوو ئەم جاران بازنانە دابەش بوو لەوانێ کورسیەک یا کورسینویەک تۆ بچێتە سنووری بازنەی منتیقە عەرەبیەکانەوە ئەوان زۆرینەن لێوە تۆ کورسێ دەفەوتێ لە منتیقەی دیالۆ باقوبوو ئانەش باماشەوە ئێمە تەنها یەکشمان لە بەردەسایە نوێنەرەکانی کورد هەمومان یەک کاندیدمان هەبێت لێ لەو شوێنانەی هەموو فرەکاندیدیمان نەبێ بەڵام بەداخۆ دیارە لە ئەندێ شوێنە تا ساوڕێکپەیمانی نێوان هێز و لایەنە کوردیەکان لەو ناوچانە دەتوانێت ینی قەرەبی ئەو زیانە بکاتەوە کە لە وڵای دەنگ و سەنگی کوردەکە بێت تا ڕادێک هەندێک بازنە هەیە ینی دەنگی کوردەکە هەموو کوردەکان دەنگ محەدەد بۆ ئەم هاوپەیمانی نەکراوە تا ئێستا ینی ئەوەی من بزانم ینی لە نێوان لایەنە کوردیەکان هاوپەیمانێتێکی وا نەکراوە کە جێگەی تەمەحی هاوڵاتی بێت وڵی کاتی خۆی هەبوو ینی بەتایبەتی لە کەرکووک گەگەر جەنابتان بیرتان بێ عەبدوڕەحمان مستەفا بەڕێزیان دانرا کە بێ بە سەرۆکی ئەو لیستە و هەموو نوێنەرە کوردەکان بە پارتیوێکێتی و هەموو لایەنەکانەوە لە ژێرۆ چەترابن بەڵام دوایی لەبەر تێنەگەشتنی سیاسی هەڵۆشایەوە ئێستا هەر لایەنە و کاندیدی خۆی جگە لەوەی ڕێککەوتنی کە لە نێوان بزوتنی گۆڕان و یەکێتی نیشتیمانی هەیە عنی بەداخەوە و چەترە گەورە نەبوو بۆ هەموو لایەنەکان کاکدانا دۆخە سیاسەکە لەو ناوچەیە چی دەڵێ عنی مولایمە بۆ ئیکە هەڵبژاردنە لەوێ بەڕێوە بچێوە کورد بتوانێت لایانی کەم دەنگی خۆی بهێنێت بەخوا بەداخەوەنی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو منتیقانی دەروی هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکان تووشی هەڵمەتێکی ڕاوەدونان و جێپێچۆڵکردن و داگیرکردن بوون کە بە هەزاران خێزانی کورد لە شوێنەکانی خوان ڕۆشتون جگەلەوەی کە هەزاران خێزان ئاوارە بوون دوای 16 ئۆکتۆبەر ئەمانە کاریگەری سلبی هەیە و ئەم بازنێش جاریش کە فشارەکە خێرا ئەنی ناشری نەکات قورسیەکات بۆیە ئەبێ هیوا بخوازین کە بتوانین بەڕاستی ینی لەو امتحانە قورسا بە دەرەجێکی باش دەرچین کاکدانا هەر دەگەڕێمەوە سەر بابەتی پێشتر ئەم هەڵبژاردنە لە دەسەڵاتی کێ دەتوانێت بڕیان لەوە بدا کە ئەمە بژاردە بکرێ یا خود نەکری ینی دەسەڵاتی فعلی کێ لەم بابەتەدا دابەشبوونێکێ هەندێک هێزی نێودەوڵەتی فشارەکەن بۆ هەڵبژاردن بکرێ معنی گۆڕانکارێک لە خەریتی سیاسی عراقی بکرێ هەندێک لایانی کە پاڵپشتیەکەن ئەوەی هەستی پێکەین سەرۆکی حکوومەتی هەجی ساڵێکی جدی هەیە کە بکرێ لە بەرەکەی کە حیزبە سیاسیەکان هەندێکیان لە سەرێکیەکان نایانێ گۆڕانکارێ بۆ پەلێ بکرێ لەبەرەوەی بۆ ئەوان نەبینن کەوان ئێستا مەسەلەن حیزبێکی سیاسی معەن 20 کورسی 30 کورسی هەیە زمانی نییە کە لە بژارنی داتوە ئەو نەبێنێتەوە بۆ ئێوە درێژترین کات ئەم پرۆسێ بڕات تا بتوانێت خۆی باشتر کۆکاگەور بە تایبەتی دووبارەی لەمەوە لە سنووری منتیقە شیعەکان هەشپرزەی هەیە ئێستا لە ناو منتیقە سنوورەکانیش هەم ملوانێکی قورس دروست بوو بە تایبەتی لە نێوان دوو کوتلی سەرێکیە ڕۆڵی دەبێت لەوەی کە ئەم هەڵبژاردنە بکرێ یا خود نەکرێت قسەیەک لاکەرەوە بۆ دواخستنی هەڵبژاردن لای حیزبە شیعەکانە
نە لای سونەیە نە لای کوردە. ڕوونە کاکدانە ئەندامی پەرلەمانی عراقی بابەتی ڕێکەوتنی نێوان بەغدا و هەولێر بە ئێستاشەوە کە ساڵەکە 7 مانگی تێپەڕ کردووە تا ئێستا هاوڵاتی چاوەڕێ ئەوەیەک ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت یعنی بۆ ئەم ڕێکەوتنە جێبەجێ ناکرێت مەبەست ڕێکەوتنی بووجە بەڵێ ناوە ڕێکوتن نییە ئەو ڕێکوتنە تەواو بووە ئەمە بۆ بە یاسا و تاو بەتایبەت و یاسای بودجە یاسایکی بەرکارە ئیژەکەەوە جێبەجێکرێ بەڵام تاوان یاسای بودجە خۆی یاسایەکە هی ساڵێکە لە مانگیەکەوە تا مانگی دوازدە هەچی دەراویشتەکانە بە ئەسەری ڕەجی ئەوێ وەکو خۆی بکرێ بۆیە ئەم بڕێ کێسا پارێدەم بڕی 200 ملیاری کە هەیەت ماگانە ئەمە لە چوارچێەوەی سلفەیەکە بۆیە کە ینی وەزیری دارایی فترێ لەمە پێش چەند ڕۆژە لەم پێشوتی کە ئەمە دایمی نییە بە دیوە سلبەکە بالێکی نینەوە بەستیەوە نییە ئەمە دایمینیوە بڕین بەڵێ خۆ دایمی نیە ینی حەسای ئەمە لەوانێ لەمە باشتر بێ ئەمە موقەتە تا یاساکە جێبەجێکرێ زمانی جێبەجێکردنی یاساکەوە ئەم ڕەپارەیە ئەم ڕەپارەیە و سلفەوە دوای ساق با بڵێن تەسفیاکرێ لەگەڵ حسابەکانی کەیە بەڵام ئەوی کێشەیەوەیە ئەم یاسایە وردەکاری زۆرتیایە مەسائلی نەوتە سعری نەوتە داهاتی ناخۆیە داهاتی خاڵی گوندیگوێە زەریبەیە قەرزی کۆنە قەرزی تیبی ئاە ئەمانە وردەکاریە پێوەست بارێمی کوردستان جا پێوەست بە حکوومەتی عراقۆی ئەمە پێوەستە بە پرۆژەی پارێزیەکان پرۆژەی وەزارەتەکان وردەکاری تەسفی حسابات لە مانگی کۆ بۆ ئێستا ئەمە زۆر کێشەیەکی دروست کردووە و ئەزمە سیاسەکانیش و ملوانی سیاسی تاوان کاریگەریترین فاکتەر بۆی کە ئەم یاسای موازنەیە بودجەی 2021 بۆ بە تەواوی ناڕۆیە خاوڕە ئەوەیە یاسایە کە پێڵێن یاسای هەڵبژاردن پێش هەڵبژاردەم یاسای دەرچووە کاریگەری هەڵبژاردننی بەسەرێ ململانەی سیاسی هەڵبژاردنەکە چۆتە ناو ئەم یاسایەشەوە کە حەزب لایەنێ هەوڵایە زۆرترین دەستکەوتێ بەلەم پرۆژە بودجێ بۆی کە بتوانێت وەکو دەستکەوتی ئەو ڕێکەوتنەی کە شاندی حکوومەت هێرم لەگەڵ بەغدا کردی بۆ ئەو بوو کە سلفێکی مانگانی بۆ بێ یا خۆی ئای تمۆح و ڕێکەوتەکە لەمە زیاتر بوو کە دەبوو پشتی هەرێم بۆ هەرمانگی حکوومەتی عراق بەجێ ڕاوانە بکات ینی خۆ چوونی شاندی هەرێم بۆ بەغدا بوو ئەمە نەبوو نا ئەخر سێریکە ئێمە جارێکی هێڵێنەوە ڕێکەوتن نەما ئەمە ئێستا بۆ بە یاسا بەڵام جێبەجێ ناکرێت ئەو جێبەجێ باسا لە ئەگەر جێبەجێ نەکرێ پارە نانێرن جێبەجێکرە چکە یاسایە یاسا ناکرێت جێبەجێ نەکەی ینی محکەمەی اتحادیە بۆ ڕوونبێت خۆ ئەو ڕێکەوتنەیە کە کراوە بۆ نمونە مانگانە حکوومەتی عراق دەبێت 200 ملیار بنێرە یا خۆ پشتی هەرێم جەنابتم ڕوون کردەوە ئەمە سلفەیەکە تا یاساکە بە تەواوی جێبەجێ ڕوونە یاساکە وردەکاری هونەری هەیە و ململانەی سیاسیشی لەسەر ئەم بابەتەنەوەی کردووە ئەم پرۆسەیە خاو بڕە تەنها مەمەسەکەش هەرێمی کوردستانی بۆ بزانی من حساب بووم باس کردی تەنانەت لە خواروی عراقیش مەسلەی پرۆژەی پارێزگاکانە پرۆژەی وەزارەتەکانە تەسفی حسابات وردەکاری لە مانگیەک و بۆ مانگی 6 و 7 و 5 جگەلەوەی کە ئێستا بودجە و شتی تایبەت هەیە بۆ هەڵبژاردن جگەلەوە مەلەفە سیاسیەکەی کە خودی خۆی مەلەفێکی سیاسیە بەڵێن بەشێکی سیاسیە و ئەم مەسەلە هەڵبژاردنێش وای کردو دووبارە کە ئەمە فشاری لەسەر بێت دەستێوەدان و هەڵمەتی لەسەر بێ من بۆ جەنابتم باس کردنی حیزب هەیە لایەن هەیە هەوڵایە زۆرترین پرۆژە یان پارە بخاتە سنووری ئەو شوێنەی کە ئەو ویشی هەڵبژاردنی تیاگە بۆی کە بتوانێت بەکاری بێنێ ئەمانە وای کردووە کە تێگرا پرۆسەکە بە خاوتر بڕە بەڵام وەکو خودی خۆی ئەمە یاسایەوە بێ جێبەجێکرێ ومێت ناوە کە ئەم چەند مانگەی ماوە کە ئەم ڕێکەوتنە یعنی وەکەوەی کە ئێوە تێکۆشان لە پێناویە جێبەجێ بکرێت یاسای هەڵبژاردن یاسایە کە ئەبێ جێبەجێ نەکرێت ئەگەر جێبەجێ نەکرێ معنای خەرقێکی یاسایی کراوە بێت لە محکەمەی اتحادیش کار کرێت باشە ڕێکەوتن نەما جارێکی ژۆڵێ گۆڕینی حکوومەت و هاتنی حکوومەتێکی دیکە وا دەکات ئەم ڕێکەوتنێکە کراوە لە نێوان هەرێم و بەغدا یعنی پوچەڵ بێتەوە یاخود بەردەوامی دەبێت بۆ ساڵانی دیکەیش جەناب دەرەڵێ ڕێکەوتمی ژەڵ لەم یاسا باشە ئەمە بۆ بە یاسا کاک ئەرسەلان بۆ بە یاسا کە بۆ بە یاسا هەر حکوومەتێکی لە زمانە عامەکەی ناو خەڵکە هەر ینی بە ڕێکەوتن ناو دەبێت ئەخر ڕێکەوتن هەبوو ڕێکەوتنەکە تەرجمەکرا بۆم یاسایە باشە ئەم یاسایەسا بە ڕێکەوتنی هەموو لایەک دەرچووە یاسایەکە ئیلزامە لەسەر حکوومەت جێبەجێکە حکوومەتیش جێبەجێیەکە بۆ یەک ساڵی دارایی تەبعاً بۆ یەک ساڵ دارایی بەزام بۆ چوونەکانەوەی کە ساڵی داهاتووش هەر هەمان یاسا ڕۆت ئاهاتنی حکوومەتێک و ڕۆشنی حکوومەتێکی دیکە گرفت ملتەزیمە پێوی باشە ناگۆڕ هەڵبژاردننی عێراق ئەگەر یەک دەسەڵاتە یاسا بگۆڕێ یا پەرلەمان گۆڕانکاری پێ بکە یا محکەمەی اتحادی ئەگەر شتێک نادەستوری بتوانێت جنا ئەوە نەبێت ئەو یاسای ناتوانێت بگۆڕێت ئەو بڕەنەوتەی کە وەکو پشتی هەرێم دیاریکرا بوو لە بەرامبەر دابیدا بە بەغدا بۆی کە ئەمپاری بۆ بێت حکوومەتی هەرێم ملزم بوو بەمەوە تا ئێستا
وڵی من لە وردەکارەکانی ئاگادار نیم بەڵام بە تەکید ئەوەی کە یاسا بێ التیزام بەسەر حکوومەتی عراقی بکە بە تەکید التیزامی لەسەر حکوومەتی هەرێمێ هەر لایەنێک لەو لایەنانە التیزامیان نەبێ یاساکە جێبەجێ نابێت. ئەم 200 ملیارە وەکو زانیاری تەبیعین دەنگۆیەکەی بۆی کە بەردەوام نەبێت بۆ مانگەکانی داهاتوو وەختێک بەردەوام دەبێت بەردەوامە بێت وی مەبزانی بەردەوامە بێت چونکە سولفەیە کە حکوومەت قەراری لیاوە تا ئەو کاتێک کە تەسوی حسابات دەکرێت ینی بابەتێک نییە تا کۆتایی ساڵ هەبێت ینی ئەبێ محتەمەلە حکوومەتی عراق بڵێ پارەگە زۆرە محتەمەوە لە بڵین کەمە ئەکەوتە سەر و داهاتە و نرخی نەوت و فرۆشتن و داهاتی ناوخۆن بابەتانی کە هەیە لە ئەم ڕێککەوتنەی و وردەکاری هونێرەکانی کە لە نێوەردوو حکوومەتەکە هەیە و لە یاساکە جێگیر کرا. هەڵبژاردننی پێشوەختی عراق ئەگەر بکرێت و حکوومەتێکی نوێ لە دایک ببێ چی لە دۆخی ئێستا عراق دەگۆڕێت بە ئاراستەیەکی باش بە خراپ دەگەڕێتەوە هەمان چوارچەوە یەکەم جار کە بابەتی خۆپیشاندان و ناڕەزایەتی خەڵک بوو یاخود نەخێر ئەمە سەرەتایکی نوێ بۆ حکوڕانێکی باشتر لە عێراقدا. ئەگەر بەم زروفەی ئێستا کە حیزبی سیاسی گەورە بایکۆتی کردووە شەقام لێ رازی نییە حکوومەتی داهاتوو حکوومەتێکی زەعیڤە بێت و زۆر بە درەنگ حکوومەت تشکیل دەکرێت و سەقامگیر نابێ محتەمە لە شەقام زیاتر بروژێ بۆ ئەوەی کە ئەوە بکرێت پێویستە ئەگەر بکرێت لەم فترەیە ئەو حیزبە سیاسیە سەرێکیەکان هێزە سیاسی سەرێکیەکان با بڵێن ئیتیفاقێکی ئەخلاقی سیاسیان هەبێ و پەیمانێکی شەرەفنامە کە ئیلتیزام بکەن بە قانون و ڕێزگرتن لە حکوومەت و جەماوەریش قەناعەت پێ بکەن بەوەی کە بتوانن پێکەوەم پرۆسەیە بە هەموو نەتایجەکانەوە پاڵپشتی بکەن و حکوومەتێکی نوێ لەسەر بنەمای دەستور و یاسا کە سەرۆر بێ بۆ هەموو کەسێ بەم شێوە دروستە بێ ئەگەر بەم شێوەش پرزیە بڕۆی نەخێت دروست نابێت باشتر وایە کە دوا بخرێت. وەک دوایی پرسیار ئەگەر نەکرێت شەقامی عێراقی ئەمە قبول دەکات لە حکوومەتی عراق. شەقامی عراقی دوو بەشە شەقامێکێ شەقامی حیزبە سیاسەکانە شەقامێک ژێ شەقامی بێلایەنە ئەو شەقامە بێلایەنیش دووبارە دابەش بووە شەقامێکیان لەگەڵ هەڵبژاردنە شەقامێکیان دژی هەڵبژاردنی است. کاریگەری کامیان زیاترە من تەسەوڕەکەم ئەگەڵ نەکرێت تا ڕادەیەک ینی کۆنتترۆلی شەقام زیاترەکرێت بەڵام بە شەرتێک ئەو خەڵکە بزانێت بۆ نەکراوە لەسەر چ بنەمایەک نەکراوە بۆ شتێکی باشتر نەک تۆ سێ چوار مانگ تاخیریکەیت دوای بچیت و عینە قۆناغێست بۆ کاکدانا شەی جەزا ئەندامی پەرلەمانی عراق سپاس بۆ ڕوونکردنەوەکان دووبارە بەخێر بیت. زۆر سپاس بۆش. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستەکان هەر شاد بن.